سڵاو قوتابیانی خۆشەویست لە چاپتەر 5 لەگەڵتان ئەبم بۆ تەواوکردنی ئەو وانانەیەکەوە لە ئەتۆمیک فیزیکا لە مۆدرن فیزیکا ماومانە لە چاپتەری 5 دەست پێ دەکەین لە کوانتەم میکانیک لە سەرەتای چاپتەری 5ەوە لە کوانتەم میکانیکەوە دەست پێ ئەەکەین. بزانین کوانتەم میکانیک چیمان پێڵێەوە فەرقی چیە لەگەڵ کلاسیکەڵ میکانیکا. The fundamental difference between classical or Newtonian and quantum mechanics lies in what they describe. کاتە جیاوازی ئەساسی نێوان کلاسیکەڵ میکانیک یاخود زۆر جار بە کلاسیکەڵ میکانیک بە نیوتنیان میکانیک ناو ئەبرێ و لەگەڵ کوانتەم میکانیکە ئەکەوێتە سەر ئەوەی کەوا بزانین هەر یەکێک لەوانە وەصفی چیمان بۆ ئەکا، دسکریپشنی چیمان بۆ ئەکا. بۆ نمونە in classical mechanics لە classical میکانیکە the future history of a particle is completely determined by its initial position and momentum together with the forces that act on it. بۆ نمونە داهاتووی پارتیکل یعنی چی داهاتوو؟ یعنی ئەگەر پارتیکلێکمان هەیە initial positionی بزانین لە دوای فترەیەک لە دوای تێپەڕبوونی کاتێکەوە ئەتوانین future history ئەو پارتیکلە بە تەواوەتی دەستنیشان بکەین بەهۆی چیەوە؟ بەهۆی initial position و مۆمنتەمەوە شوێن لەگەڵ تەوشمی تەنەکە پێکەوە و هەروەها لەگەڵ ئەو هێزەی کەوا کار لە تەنەکە ئەکات. کاتە لە کلاسیکەڵ میکانیکە ئێمە ئەتوانین فیوچەر هیستری پارتیکل بزانین. چۆن بیزانین؟ لەبەرەوەی سەرەتاکەی ئەزانین. ئەگەر سەرەتامانزانی توانیمان سەرەتاکەی دەستنیشان بکەین ئەوە ئەتوانین دوای فترەیەکی زەمەنی فاینەڵ پۆینتەکەشی دیاری بکەین. کاتە فاینەڵ پۆینتەکە ئەزانین چونکە ئینیشەڵ پۆینتەکە ئەزانین. هۆکارەکەی ئەوەیە. In everyday world لە ژیانی ڕۆژانی خۆمانە it means the world of macroscopic بە دیزانی لەو عالەمەی کەوا ئێمە تەنەکان ئەتوانین بە چاوی ئاسایی خۆمان ببینین. All these quantities هەموو ئەو کەمیانە can be determined well enough for the prediction of classical mechanics to agree with observation. کەواتە ئەو کەمیانە کە ئەمانەوێ ئێمە دەستنیشانیان بکەین بیان دۆزینەوە تا ڕادەیەک و بە تەواوەتی ئەتوانین بڵین یەک ئەگرنەوە لەگەڵ ئەنجامی عملیەکەمانە لەگەڵ ئەوەی کەوا ئێمە ئەبزەروی ئەەکەین ئەتوانین داتاکانمان بۆ نمون لە مختبەرە ئەو کەمیانەی کە ئێوە قیاسی ئەەکەین هەمووی کەمیەی چین کەمیەی ڕاستین یاخود ریەڵ نەمبەرن. هیچ کاتێ ئێوە داتایەک نادۆستنەوە لە مختبەرە ئیمەجنەری پارتی لەگەڵ بێ هەموو ئەوانەی کە ئەیدۆستنەوە چیە قیمەتی ڕیەڵ و حەقیقین بۆیە ئەم قیمەتانە لە عالەمی کلاسیکەڵ میکانیکە بە تەواوەتی ئەتوانین بڵین یەک ئەگرنەوە لەگەڵ قیمەتی ئەبزەرویشنە. پاشان the uncertainty principle ئەوەی کە خوێندومان لە چاپتەرەکانی پێشووترا suggested that the nature of an observable quantity is different in the world of microscopic particle. کاتە uncertainty principle پێمان ئەڵێ و پێشنیاری ئەومان بۆکە کە طبیعەتی observable quantity کە وتمان observable quantity لە فیزیا هەموو ئەو کەمیە فیزیاویانن کە ئێمە ئەتوانین قیاسیان بکەین وەکو ئینەرجی، وەکو مۆمنتەم، وەکو پۆزیشن، وەکو ئەنگولەر مۆمنتەم هەموو ئەمانە پێیانوترێت observable quantity. It's different in the world of microscopic particle کە ئەمانە چین observable quantity کان طبیعەتی observable quantity لە عالەی مایکرۆسکۆپیکە ئەمانە بە تەواوەتی جیاوازن. کێوەمان پێڵێ uncertainty principle وەمان پێڵێ it is impossible ناکرێت to determine exactly the future history of a particle because its initial state cannot be established with sufficient accuracy. This will require quantum mechanics. کەواتە ئەمەیە پێمانەڵێ ئێمە ناتوانین future history پارتیکلێک دیاریکەین لەبەرەوەی سەرەتاکەی نەزانین کە ئێمە سەرەتاکەی بە تەواوەتی نەزانین چۆن ئەتوانین قسە لەسەر داهاتووی پارتیکلەکە بکەین. واتە ئەگەر ئێمە سەرەتای پۆزیشنی ئەلەکترۆنێک نەزانین چۆن ئەتوانین دوای دقەیەک دوای ڕۆژێک دوای سەعاتێک دوای ساڵێک ئەو ئەلەکترۆنە گەشتۆتە کوێ چونکە ئێمە سەرتا پۆینتەکەی نازانین بۆیە کۆتا پۆینتەکەشی نازانین بۆیە فاینەڵ پۆینتەکەشی نازانین. کەواتە ئەم عالەمە کە مایکرۆوێڵدا پێویستی بەچی هەیە؟ پێویستی بە کوانتەم میکانیک هەیە.
The quantities whose relationship quantum mechanics explore are probabilities. كواتا أوي quantum mechanics گرنگی پێ ئەیە چیە probabilityە واتە احتیمالیە و ئەگەرە کاتە لە مەولا ئێمە کە باسی کوانتم میکانیک ئەەکەین هەمیشە پەنا بۆ ئەگەر و probability و احتیمالیە دەبین واتە قیمەتی ئگزاکتمان نامێنێ یان حتمیەتمان نامێنێ بڵێن حتمما ئەو پارتیکڵە لەویایە چکە لە کلاسیکەڵ میکانیکە ئەتوانین ئەو قسە بکەین بڵێن ئەو پارتیکڵە حتمما لەو شوێنایە بەڵام لە کوانتم میکانیکە لە عالەمی مایکرۆوێڵدا ئێمە هەمیشە ئەبێ قسە لەسەر probability و ئەگەر بکەین. For example بۆ نمونە instead of asserting that the radius of the electron's orbit in the ground state of the hydrogen atom is ئەو قیمەتەیە لە جیاتی ئەوەی ئێمە بڵێن ڕێدیەسی گەردیلەی هایدرۆژین کە پێشتر لە چاپتەری پێشووترا دۆزیمانەتەوە بۆ گەردیلەی هایدرۆژین کە یەک ئەلکترۆن ڕێدیەسەکەی 5.3 جاران دەتوان ناقسەنی ئەنزەمەتەکە بە بۆ ڕێدیەس ناومان ئەبرد. As the Bohr theory does, quantum mechanics stated that this is the most probable radius. كواتا أما يعني شي most probable radius. يعني شي يعني أجر جاري قياس ما كردوه لو أنا 5 جاران دەتوان ناقسەن 11 متر بێ جاری دوم کردوێتان 5.2 جاران دەتوان ناقسەن 11 متر بێ جاری سێم 5.3 بێ جاری چوارم 5.3 بێ جاری پێنجەم هەر 5.3 بێ جاری شەشەم لەوانەیە 5.4 بێ بەڵام مەست پرۆبابڵەکەی چەنە ها مەست پرۆبابڵەکەمان یعنی ئەکثەر احتیمال چەنە 5.3 جاران دەتوان ناقسەن 11 بۆیە ئێمە پەنا بۆ احتیمالی دەوین. In a suitable experiment, most trailers will yield different value, either larger or smaller. وەکوتم جاری وایە قیمەتەکەی کە بە ئەکسپێرمنت دۆزراوەتەوە بە ترێل دۆزراوەتەوە 5.2 5.1 5.3 بەڵام مەست پرۆبابڵەکەی چەنە 5.3 کامان the value most likely to be يعني most probably to be most likely it means most probably to be found will be 5.3 جاران دەتوانیە ئەنسا مەترە. كواتا classical mechanics is an approximate version of quantum mechanics. كواتا توين بلين classical mechanics بشيكا لا quantum mechanics بو ياساكاني quantum mechanics بيرمان نچه لهردو عالمي مايكروويل دو ماكروويل دا استعمال دەکرێن بەکاردێهێنرێن بەڵام هەرچی یاساکانی کلاسیکەڵ میکانیک تەنها لە عالەمی ماکرۆوێڵدا واتە ئەوەی بە چاوی احتیادیان بیبینین ئەتوانین بەکاریان بێن بۆیە زۆر ئاسایە بڵێن classical mechanics is a branch of quantum mechanics. Classical mechanics بەشێکە لە quantum mechanics. The certainties in classical mechanics are illusory and their apparent agreement with experiment occurs because ordinary objects consist of so many individual atoms that departures from average behavior as unnoticeable. كواتا أتوين جاريكي تريج بلين أو دڵنیایی کەوا کلاسیکەڵ میکانیک پێمان ئەڵێ خدعەیەکی چاوە فێڵێکی چاوە ئێمە وا دەرئەکەوێ شتەکان لەگەڵ ئەکسپێرمنتا یەک ئەگرنەوە لە ڕاستیدا تەنە گەورەکانیش هەمیشە لە چی پێکاتون of so many individual atom لە گەردیلە لە گەرد پێگاتون گەردەکان لە ئەتۆم پێگاتون لە گەردیلە پێگاتون بۆیە ئەمانش ئەگەر ورد بینەوە تەماشاکەن ئێمە ناتوانین پۆزیشنی ئەتۆمێک بە دەقیقی دەست نیشان بکەن کەواتە ئەوەش کلاسیکەڵ میکانیک پێمانەیە ئەو سێنتێرتیەی یاخود ئەو دڵنیاییەی کەوا کلاسیکەڵ میکانیک پێمانەوێ ئەتوانین بڵێن ئیلەسۆریە واتە خەتعەکی چاوە. پاشان دێنێ سەر wave function بۆ تەنێکی جوڵاو بۆ پارتیکڵێک. The quantity with which quantum mechanics is concerned is the wave function of a body. کەواتە ئەو کەمیەیەی ئەو کوانتیتیەی کەوا quantum mechanics گرنگی پێ ئەدا is the wave function of the body. چییە wave functionی تەنەکەیە واتە دالەی مۆجی بۆ کێ بۆ ئەو تەنە. The wave function ئێمە وتمان لە دەرزانی ڕابردووە لە دووەڵتی دیبڕۆڵیە لە چاپتەری سێ ئاماژەمان بەوە کرد هەر تەنێکی جوڵاو هەر موڤینگ بەدیەک وەیڤێکی لەگەڵایە وەیڤێکی لەگەڵەکە بە گروپ وەیف تەصنیف و باسمان کرد کەواتە ئەو وەیڤەی لەگەڵ پارتیکڵەکە ئێمە ماتماتیکیەن ئەتوانین دیسکریپشنێکی پسای بۆ دانین. پسای خۆی بەتەنیا itself has no physical interpretation. هیچ بەتەنیا مانایەکی فیزیایی نیە بۆ لەبەری جاری وایە پسایمان بە سالبە
ئەی باشە پسای بە سالب بوو ئێمە ناتوانین هیچ تەفسیرێکی فیزیایی بۆ ئەو تەنە جوڵاو بکەین بۆیە however the square of this absolute value ئێمە چیەکەین لەم حاڵەتە هەمیشە قسە لەسەر دووجای پسای ئەکەین لە دووجای پسایە هەمیشە قیمەتی پسایمان ئەبێتە موجب ئەبێتە کەمیەکی پۆزتیڤ ئەم کەمیە پۆزتیڤەی کە باس لەکەین absolute value دووجا ئەکەین evaluated at a particular place لە شوێنێکی دیاریکراوە at a given time لە فترێکی زەمەنی چیە is proportional to the probability of finding the body there at that time کاتە ئەمە ڕاستەوانە ئەگۆڕێ لەگەڵ چیا لەگەڵ احتیمالی دۆزینەوەی تەنەکە لەو شوێنە و لە فترە زەمەنی تایمی تیە کەواتە ئەتوانین بڵین ئەم ئەبسڵۆی دووجا پێ ئەوترێ ئەمپلیتیودی وەیفەکە ئەها ئەمپلیتیود هەمیشە قیمەتی موجبە ئەم ئەمپلیتیودەش هەمیشە ڕاستەوانە هاوڕێژە دەبێت لەگەڵ احتیمالیەی دۆزینەوەی تەنەکە لەو شوێنە واتە لەکوێ ئەمپلیتیود گەورە بوو احتیمالی دۆزینەوەی تەنەکە لەو شوێنە زۆر دەبێت لەکوێ ئەمپلیتیود کەم بوو احتیمالی دۆزینەوەی تەنەکە لەو شوێنە کەمە بێ کاتە the probabilities of all other characteristics of the body such as linear momentum, angular momentum and energy can also be established from psi کاتە probability کەمیەکانی تر وەکو کێ وەکو linear momentum بۆ بەدیەکە linear momentum تەنەکە angular momentum تەنەکە energy تەنەکە هەموو ئەمانە ئەتوانین لەکوێ دەستمان کەوێ لە پسایەوە واتە پسای contains all information about the state of the particle پسای هەموو معلوماتی پارتیکلەکەی داوا بەشانیە واتە ئەگەر پسای مانزانی ئەتوانین لینێر مۆمنتەم بدۆزینەوە ئەگەر پسای مانزانی ئەتوانین ئەنگولەر مۆمنتەم بدۆزینەوە ئەگەر پسای مانزانی ئەتوانین ئینەرژی پارتیکلەکە و پۆزیشنی پارتیکلەکە بدۆزینەوە بۆیە ئەڵین پسای معلوماتی وەیڤەکەی هەموو هەڵ گرتووە ئەفو معلوماتی پارتیکلەکەی هەڵگرتووە The problem of quantum mechanics is to determine psi کاتە پرۆبلەمی quantum mechanics بۆ دۆزینەوەی پسای for a body بۆ تەنێک when it is freedom of motion کاتێ ئەو تەنە حر بێت ئەو تەنە حر بێت لە حرەکە is limited تحدید بکرێ بە the action of external forces تحدید بکرێ بۆ هۆی چیەوە بۆ هۆی external forceێکەوە کاتە تەنی حر کاتی ئەڵین freedom of motion یعنی کاریگەری پۆتێنشڵی لەسەر نێواتە باوند نەبێتەنەکە واتە ئینەرجی ئەو تەنیکەوە فریە ئینەرجیەکی کۆنتینوەیس بێت نەک ئینەرجیەکی دیسکریت ڤالیو ئۆف ئینەرجی کوانتایزی ئینەرجیمان هەبێت کاتی ئەڵێن حڕە واتە چیە ئەو تەنە ئینەرجیەکەشی ئینەرجیەکی کۆنتینوەیس ئەبێ وەی فانکشنز are usually complex ئەو پسایکەوەی ئێمە باسمان کرد کە بە وەی فانکشن پسایمان هێما کرد بە وەی فانکشن دالێکی معقەدە ها کۆمپلێکسە with both real and imaginary part هەردوو قیمەت لە خۆ ئەگرێ هەم ریال قیمەتی حەقیقی هەم قیمەتی خەیاڵی واتە هەردوو قیمەتەکە لە خۆ ئەگرێ every complex wave function can be written as هەر wave functionێکی معقەد و کۆمپلێکس و ئاڵۆس ئەتوانین بەم جۆرە بنووسین ئەڵێن wave functionەکەمان پسای ئەکاتە ئەی بەشە ریاڵەکەیە و ئای بی بەشە ئیمەجینەریەکەیە کەواتە بۆ ئەوی لەو بەشە ئیمەجینەرێ نەجاتمان دوێ ئێمە هەمیشە پەنا بۆ پسای تواندوو دەبین ئەها یاخود پسای تواندوو یاخود بەچی بە کۆمپلێکس کۆنجوکەیتی پسای واتە هاوڵی پسای پسای ستارت تەنها فەرقەکە لە چیایە قیمەتی ئیمەجینەرەکەی ئەکاتە سالبی خۆی ئەگەر لێرە موجب بوو کاتێ پسای ستارت وەرەگرین ئەبێتە سالب کاتێ سالب بوو پسای ستارت وەرەگرین ئەبێتە موجب کەواتە ئەم بەشەکە پێڵێ کۆمپلێکس کۆنجوکەیت هەمیشە کار لە کێ ئەکا ئیشەکەی لەسەر ئیمەجینەری پارتەکەیە قیمەتی موجب بێ ئەیکاتە سالب بێ ئەیکاتە موجب وە بەو جۆرە ئەو کاتە ئێمە the probability density پسای تواندوو ئەکاتە پسای ستارت جارانیانەکەین ئەکاتە ئەی تواندوو زائیدەن بی تواندوو واتە قیمەتی پسای دائەنین لە ناو کەوانەیەەکە پسای ستارتیش لە ناو کەوانەیەکە دائەنین جارانی یەکتریانەکەین بەشە ئیمەجینەرەکان پێکەوە اختصارە بن کورت ئەبنەوە تەنها ئەی تواندوو بی تواندوو ئەمێنێتەوە کە ئەمەش قیمەتی چییە قیمەتێکی ڕیەڵە پسای تواندوو قیمەتێکی ڕیەڵمان ئەیاتێ Thus the probability density
ئەو کاتە پرۆبابلیتیەکە وەکو لە سلایدی پێشووتریشە وتمان ڕاستەوانە هاوڕێژە بێت لەگەڵ کیا لەگەڵ ئەمپلیتیودی وەیڤەکە و هەروەها هەمیشە قیمەتیشی موجبە و ریال نمبەریشەواتە ئیمەجینێرەکە نامە as required. We now establish certain requirement for psi. بزانین چیمانەیە ئێستا ئەو ریکوایرمنتانەی بۆ پسای هەمانە پسای تواندوو سنس لەبەرەوەی پسای تواندوو is proportional to the probability of finding the body at a point. The integral of the psi twandu over all space can be given by this relation. کاتە probability مان یەکسان ئەوێ بەچی سەنێ لە ناقص مالانیهایەوە بۆ موجب مالانیهایە پسای تواندوو dv. ئەمە چیە یەکسان نەبێ ئەمە probability ئەم probability کە لێرە نییە ئەتوانین بڵین یەکسانەیەک بکەین ئەکاتە بە شێوەیەکی عام طبعا لە ناقص مالانیهەوە بۆ موجب مالانی پسای تواندوو dv. ئەمە probability کە ڕاستەوانە هاوڕێژە ئەبێت لەگەڵ ئەمپلیتیودی تەنەکە یاخود لەگەڵ پسای تواندووە. is proportional to the probability of finding the body somewhere in space. وەکو وتم ئەمە ڕاستەوانە هاوڕێژە ئەبێت لەگەڵ probabilityەکە. Therefore this integral must be finite. ئەبێ ئەم قیمەتی ئینتیگراڵەمان قیمەتێکی محدودی هەبێ نابێ مالانی هەیە بکە. It cannot be 0 or 1. نابێ بکاتە سفر نابێ بکاتە یەک بۆ چکە ئەگەر کردیە سفر واتە هیچ تەنمان نییە ئەگەر probabilityەکە کردیە سفر واتە نییە يعني هیچ تەنێکمان نییە مەقسەی لەسەر بکەن. ئەگەر کردیە یەک یعنی حتمیەتی وجودی تەنەکە هەیە حتما ئەو تەنە لەویا وجودیە ئەی باش ئەگەر حتما بێ probability ئیشی چییە بۆیە قیمەتی probabilityەکەم نە ئەکاتە سفر نە ئەکاتێک بەڵکو قیمەتی probability مان لە نێوان سفر و یەکایە. If this integral is 0 the particle does not exist. ئەگەر probabilityەکە ئینتیگرال لە سفر بێ کاتە پارتیکلەکە وجودی نییە ئەگەر یەکیش بێ کاتە حتمیەتی وجودە. It cannot have if this integral is 1 ئەگەر هاتو یەکیش بێ it cannot have the meaning of the probability. وەکو وتم کاتێ کە یەک بێ ئینتیگرالەکە کاتە حتمیەتی وجودی تەنەکە لەویا هەیە کاتە ئێمە probability هیچ مانایەکی نامێنێتەوە. بۆیە ئەیڵێم جارێکی تر probability هەمیشە یاری دەکا قیمەتەکەی لە نێوان سفر و یەکە نە سفرە نە یەکە بەڵکو قیمەتەکە لە نێوان سفر و یەکایە. ئاگادار بن تەلەبەکان قیمەتی probability لە نێوان سفر و یەکایە. It is convenient to have psi twandu be equal to the probability density of finding the particle. If so then it must be true that وەکو پێشتری شەمان کرد پسای تواندوو ئەکرێ بڵێن probability density و ڕاستەوانە ئەگۆڕێ لەگەڵ probability دۆچینەوەی تەنەکە ئەو کاتە ئەم معادلەیەمان دەبێ لە ناقص مالانی هەیە بۆ موجب مالانی هەیە پسای تواندوو dv ئەکاتێک ئەمە پێی ئەوتێ normalization condition یعنی شەرتی عیاریمان هەیە. ئەمە بۆ کردیە ئەمە probability نیاگەتان لێبێ ئەمە پێمان ئەڵێ ئەو تەنەی کەوا ئێمە ئیشی لەسەر ئەکەین لە تەواوی سپەیسەکە ئەبێ وجودی هەبێت ئەبێت وجودی هەبێ. ئەمە جیاکەنەوە تەلەبەکان ئەم normalization condition جیاکەنەوە لە probability. ئەمە پێمان ئەڵێ جارێکی تر ئێڵێمەوە ئەو تەنەی ئەو پارتیکڵی ئەو ئەلەکترۆنەی کەوا ئێمە ئیشی لەسەر ئەکەین لە تەواوی سپەیسا لە ناقص مالانی هەیە بۆ موجب مالانی هەیە ئەبێ وجودی هەبێت واتە قیمەتەکەی بکاتە یەک کەواتە ئەم معادلە توانین بەم جۆرەش بینوسینەوە وەکو لە ناقص مالایەن بۆ موجب مالایەن probability جارین dv چیە dx و dy و dz لە 3 dimensionە موقعی تەنەکەمان دیاری کردووە کە is equal to 1. ئەوەی فانکشن هەر وەی فانکشنێک وەکو ئێرە هەم وەی فانکشنە هەر وەی فانکشنێک ئەوەی فانکشن دا سەتیسفای تحقیقی معادلەی 5 بۆ 1 بکات is said to be normalized. پێی ئەڵێن ئەو وەی فانکشنە وەی فانکشنێکی normalized واتە دالەیەکی عیاریە. every acceptable wave function هەر وەی فانکشنێکی acceptable فیزیاویەن هەر وەی فانکشنێکی معقول فیزیاویەن can be normalized. ئەتوانین عملی normalized بەسەرا تطبیق بکەین by multiplying it بە
جارانکردنی ئەو وەی فەنکشن by an appropriate constant بە لێکدانی لە کەمیەیەکی کۆنستانتی معقول. کەواتە هەر وەی فەنکشنێک ئەم معادلەیەی تەطبیق کرد پێ ئەوترێ وەی فەنکشنە پێوترێ normalized وەی فەنکشن، و هەروەها every acceptable وەی فەنکشن هەر وەی فەنکشنێکی معقول فیزیاویەن acceptable فیزیاویەن ئەتوانین نۆرماڵایزیکەین بەهۆی چیەوە بەهۆی جارانکردنی وەی فەنکشنەکە بە کۆنستان بە ئەپرۆپریت کۆنستاندا بە کۆنستانتێکی معقولەکو دواتر وردە ئینە سەری بزانین چۆن ئەتوانین ئێمە بەهۆی ئەم معادلەیەوە ئەو نەزانراوانەی کە لەگەڵ وەی فەنکشنەکان ئەیان دۆزینەوە قیمەتەکانیان معلومەکەین بۆ ئەوەی وەی فەنکشنەکەمان ببێتە وەی فەنکشنێکی ئەکسپتەبڵ فیزیاویەن. Besides being normalized کاتە چەند شەرتێک هەیە بە کورتی باسییانەکەین کە لە وەی فەنکشنە ئەبێ هەبێت بۆ ئەوەی وەی فەنکشنەکەمان وەی فەنکشنێکی معقول و ئەکسپتەبڵ بێ فیزیاویەن. یەکی لەوانە psi must be single valued and continuous everywhere. یەکەم شەرتمان لەوەی کەوا psi بۆ ئەوەی وەی فەنکشنێکی معقول بێ و فیزیاوی بێ، یعنی فیزیاویان معقول بێ ئەکسپتەبڵ بێ، پێویستە سنگل ڤالیو بێ، واتە یەک قیمەتی هەبێ. ئەها ئەگەر معادلەیەکی فیزیایی ماتماتیکی بنووسین وای ئەکاتە ئەی ئێکس، هەر قیمەتێکی ئێکس یەک قیمەتی وای هەیە، هەر قیمەتێکی ئێکس یەک قیمەتی وای هەیە، ئەمە پێیانڵێت سنگل ڤالیو ئەند کۆنتینوەس ئێڤریوێر، ئەبێ لە هەموو شوێنێکا بەردەوام بێ. نابێ ئەگەر دالێکی ساین یا کۆساینیمان هەبێ لە شوێنێکە ئەودا لە قەتعیتیا بێ، ئەوە ئەودا لە مەوجیە، ئەوە ئەو وەیڤە فیزیاویان معقول نییە. کەواتە چ کاتێ معقولە شەرتی یەکەمان ئەبێ پساڵێکەمان سنگل ڤالیو بێ یەکەم، و دووەمیش کۆنتینوێس بێ لە هەموو شوێنێکە، نابێت لە شوێنێکە قەتعی تێکەوێ، ئەبێت لە هەموو ئەو شوێنە ئەو ریجنا بەردەوامی هەبێت. دووەمیان پاشڵ دریڤەیتفەکانی پاشڵ پسای ئێکس وای و زێت، ئەمانش دیسانە بێت سنگل ڤالیو بێ و هەروەها بێ کۆنتینوێس بێن لە هەموو ئەو شوێنێکەوە ئێمە باسی ئەەکەین. سێەم شەرتمان کە ئەمانە پسای must be normalizable، کاتە پسای ئەبێ ئەو شەرتەی معادلەی 5:1 تەطبیق و تەحقیقکە بۆ ئەوی بێتە normalizable. which means that مانە ئەمە چێ دات پسای must go to 0، ئەبێ پسای نزیک بێتەوە لە قیمەتێکی دیاری کراو کاتێ ئێکس وای و زێت ئەڕۆن بۆ زائید ناقص مالانیە، واتە کاتێک دایمەنشنەکانمان زۆر گەورە کرد نابێ پسای بڕوا بۆ مالانی هەیە لەگەڵیان. ئەگەر پسایش بڕوا بۆ مالانی هەیە ئەو وەی فەنکشنە ئەکسپتەبڵ نییە فیزیاویەن. کەوا بوو ئەڵین پسای چ کاتێک ئەکسپتەبڵ ئەبێ کاتێک ئێکس وای و زێت بڕۆن بۆ زائید ناقص مالانی هەیە، پسای بڕوا بۆ قیمەتێکی تەحدید کراو، قیمەتێکی دیاری کراو. in order that پسای توان do dv over all space be a finite constant. کەواتە پسایەکەمان کاتێک ئەڵین لە ناقص مالانیەوە بۆ موجب مالانیە over all space be a finite constant، ئەبێ بکاتە قیمەتی کۆنستان کە لە معادلەکە کردیە چەند کردیە قیمەتی کردیە یەک. Given a normalized and otherwise acceptable wave function psi, the probability that the particle it describes will be found in a certain region is simply the integral of the probability density over that region. ئێستا ئێمە ئەگەر تەحدیدی کەینەها ئەوەی پێشووکردمان معادلەیەکی جەنەراڵ بوو لە ناقص مالانی هەیە بۆ موجب مالانی هەیە، بەڵام ئێمە ئەگەر لە ریجنێکی دیاری کراوە، ئەگەر لە منتیقەیەکی دیاری کراوە، بۆ نمونە ئەو ژوورێکی ئێوە تیادانیشتین دەرسە خوێنن لە ئێکسوانەوە بۆ ئێکستو، لەم سەری ژوورەکەەوە بۆ ئەو سەری ژوورەکە وەرگین ئێکسوان و ئێکستو، ئەو کاتە پرۆبابیلیتیکە بەم جۆرەی لێدێ ئەڵین پی ئێکسوان و پی ئێکستو ئەکاتە لە ئێکسوانەوە بۆ ئێکستو پسای توان دوو دیڤ، پرۆبابیلیتیکەمان تایبەتمەندتر کرد لەوەی پێشوو کە بەگشتی بوو لە ناقص مالانی هەیە بۆ موجب مالە. ئێستا لەو ریجنێکەوە ئێمە ئیشی لەسەرەکەین thus for a particle restricted to motion in the x direction لە one direction the probability of finding it between x1 and x2 وەکو پێشتریش ئاماژەم پێکرد لەو ریجنێکەوە ئێمە تەحدیدیکەین کاتە پرۆبابیلیتین لە نێوان ئەو دوو پۆینتە ئێمە تایبەتمەندتر ئەکەین، بەم جۆرە ئەتوانین بیدۆزینەوە.